خاڵێتە لەو خاڵانە کە زۆر گرنگە ئەم دە ڕۆژە هاتە پێشەوە. ئەمە زۆر جار گوێمان لێ دەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی ئەگەر ئەو دە ڕۆژە هاتە پێشەوە کەسێک لە ئێوە بان نینۆکی نەکات و موو لە خۆی نەکاتەوە. ئەم مەسەلە خلافی تایە لە کۆن و تازۆ لە بین زانایاندا. هەندێک لە زانایان دەفەرمون حرامە مەگەر زەرور بێ کەسێک، حرامە موو لە خۆت بکەیتەوە، نینۆکت بکەی. هەندێک لە زانایان دەفەرمون مەکروهە، واتە باش نییە. هەندێکی شەی دوێنێ خوێنامەوە ئەڵێن حرام نییە، مەکروهیش نییە. بەڵام ئیتر ئینسان شتێکە ئەگەر زەرور نەبوو خۆی لێ پارێزێ. ئیمامی ئیبن عوسەیمین ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر ڕیشش تاشی کە مخالەفەی و حرامە قوربانیەکەت بکە، چکە ڕیش تاشین شتێکە و قوربانی شتێکی ترە. بۆیە مەڵێ بەخوا تازە مادەم موم لە خۆم کرد قوربانی ناکەم، قوربانی خۆت بکە، ئەوە جێگای خۆی دەگری و جێگای خۆی دەگرێت. ئیتر ئایا حرامە یا باش نییە خۆتی لێ پارێزە، ئەوەندەی تواناتە ئینشاءالله. ئەگەر لە حاڵەتێکا خێزانیشت قوربانی بکات لە ماڵەوە ئەو پیاوەکە ئاساییە چی لە خۆی بکات. ئەگەر پیاوەکەش کردی خێزانی ئاساییە موو لە خۆی بکات و نینۆکی بکات. ئەمە خاڵێکە خلافی تێدا ئەم مەسەلە والله ئەعلەم. ئینسان ئەگەر پێویستە بوو خۆی لێ پارێزێ پێش ئەوە نینۆکت بکە هەتا ئەو دە ڕۆژە عەیبی نابێ ئینشاءالله. مووەکانیش خۆتی لێ پارێزێ ئینشاءالله ئەم چەند ڕۆژە.